یادەوەریەکان. ئەگەر پرسەکە نیشتیمان بێت، زانست لاوەکیە. نووسینی ئیسماعیل بێشکچی. وەرگێڕانی لە تورکیەوە محەممەد عیزەدین. چاپی دووەمی ئەم بەرهەمە لەلایەن دەستگای فامەوە ئەنجام دراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. کۆمەڵناسێکی پیاوکوش. ئیسماعیل بێشکچی کوڕی سێ بیرمەندی عوسمانیە. پێش ئەوەی جەنگی خۆی دژی تیۆری کەمالیزم ڕابگەیەنێت لە جەنگێک گەڕابەوە سێ پیاوی تێدا کوشتبوو. ئەو پیاوانەی کوشتبوونی 2 کورد و تورکێک. ئەمانە بوون: 1. زیا گۆکئاڵب 1876 تا 1924 کوردێکی دیاربەکری بوو. یەکەمین کۆمەڵناسە لە تورکیا کە بناغەکانی ناسیۆنالیزمی تورکی دامەزراند. گەلێک لە ڕۆشنبیرە تورکەکان ئەم نووسەرە کووردە بە باپیری ناسیۆنالیزمی تورکی لە قەڵەم دەدەن. 2. دکتۆر عەبدوڵڵا جەودەت 1869 تا 1932 ئەویش هەر کووردە. ئەو کۆمەڵناس نەبوو، بەڵکو بیرمەندێکی لیبراڵ و دامەزرێنەری ئیتیحاد و تەرەقی بوو لە ساڵی 1889 کە پاشان ئیمپراتوریەتی عوسمانی لەناو برد. عەبدوڵڵا جەودەت ڕۆڵێکی مەزنی هەبوو لە دامەزراندنی سۆسیۆلۆژیا لە تورکیا و گەیشتن بە قۆناغی سەرکەوتنی ناسیۆنالیزمی تورکی و دامەزراندنی دەوڵەتی تورکیای مۆدێرن دژی کورد لە ساڵی 1923. 3. یوسف ئاکجورا ساڵی 1876 تا 1935 بە پێشەنگی دامەزرێنەرانی کۆمەڵناسی نەژادی تورک دەژمێردرێ و ڕۆڵی هەبوو لە سەرهەڵدانی نەتەوەگەرایی تورکی تورانیزمی. ئەم سێ ڕووناکبیرە عوسمانیە، دویان کورد و ئەوەی تر تورک. سێ پایەی پتەو بوون بۆ ئەوەی: 1. یەکەمین بناغەکانی کۆمەڵناسی تورکیا و نەتەوەن بۆ ئەوەی باوەڕبوون بە نەژادی تورکی تورانیزم سەرهەڵ بدات. جێگەی تێبینیە یەکەمین کتێبی کۆمەڵناسی بە زمانی کوردی دەگەڕێتەوە پێش لە دایکبوونی ئەو سێ پیاوە. 2. وایان کرد حیزبی ئیتیحاد و تەرەقی لە ساڵی 1908 بەملاوە مل بەرەو تورانیزم و تورکایەتی توندڕەوی بنێ. 3. ئەو سێ کەسا ڕۆڵیان هەبوو لە سەرهەڵدانی کەمالیزم لەلایەن کەمال ئەتاتورکەوە و بنیادنانی دەوڵەتی دژە کوردی لە تورکیا. زیا گۆکئاڵب و یوسف ئاکجورا ئەگەرچی لە هەندێک ڕۆوە دیدە کۆمەڵناسیەکانیان لە یەک جیاواز بوو، بەڵام لەمەدا یەکیان دەگرتەوە کە هەردووکیان دژی کورد باوەڕیان بە دەسەڵاتی باڵای نەژادی تورک هەبوو لە دەوڵەتڕانی مۆدێرندا. هەرچی دکتۆر عەبدوڵڵا جەودەت بوو، باوەڕی بە ئازادی و مافانەتەوەییەکانی کورد و ئەرمەن هەبوو، بەڵام لە چوارچێوەی دەوڵەتی تورکیای یەکگرتوودا. ئیسماعیل بێشکچی پاش ئەوەی لە هەناوی ئەو سێ فەیلسوفا هاتە دەرەوە، تەمەشای کرد ئەگەرچی هەرسێکیان کۆمەڵناسی هەمان وڵاتی ئەون، بەڵام تیۆرەکانیان لەگەڵ تیۆرەکەی ئەو ناگونجێ کە بەرگری لە مافی گەلانی ژێردەستەی ئیمپراتوریەتی عوسمانی دەکرد. ئەمە جگەلەوەی بێشکچی باوەڕی بەوە هێنابوو کورد دەبێت دەوڵەتی سربەخۆی هەبێ. ئیسماعیل بێشکچی هەر لە سەرەتای ساڵانی زانکۆوە بۆی دەرکەوت ئەم سێ کۆمەڵناسە نەک هەر دژی کوردن، بەڵکو تیۆرەکانیان ئەگەر بە قوتابخانە و زانکۆکان بڵاو بێتەوە، ئەوە دەبنە هۆی بڵاوبوونەوەی ڕاسیزمی تورکی و بیری دژە کورد لە تورکیادا. ئەمەش مەترسیەکی گەورەیە کە کۆمەڵناس و فەیلسوف بە بۆچوونی بێشکچی نابێ پەسەندی بکات، چونکە ئەمە ڕێبازی زانستیە لای ناوبراو. بێشکچی لە 20مین ڕۆژی مانگی هەفتی ساڵی 1970 چوو هەرسێ کۆمەڵناسی کوشتن. ئەسڵەن پارچە پارچەی کردن. ئەمەش بووە هۆی ئەوەی لە هەمان ڕۆژدا لە مامۆستایەتی زانکۆ دەربکرێ و مافی توێژینەوەی ئەکادمی لێ بسەندرێتەوە. دوورخرانەوەی بێشکچی لە زانکۆ جگە لە کوشتنی سێ فەیلسوفەکە ئەم هۆکارەشی لە پشت بوو. کاتێک بێشکچی لە ساڵی 1958 چووە زانکۆی ئەنقەرە بۆ ئەوەی لە کۆلێژی زانستە سیاسیەکان بخوێنێ، هەر لە سەرەتای ساڵی یەکەمیەوە زیرەکانە سەرنجی دابوو لە ژێر زەبری سیستەمی دەوڵەتی تورکیدا زانست بێلایەن نییە.
جا ئەمە لە زانکۆکانی تورکیادا هەر لە زانستە سیاسی و کارتۆگرافی و کۆمەڵناسیەوە بگرە تا دەگاتە زانستی فیزیا و پەروەردە و توریزم هەروایە، چونکە لە تورکیا پێویست وایە زانکۆ و ئەکەدیمیا و توێژینەوەکان ڕاستەوخۆ لە خزمەت دەوڵەتی تورک کار بکەن. ئەمە لە کاتێکدا بێشکچی گەنجی یاخی نەیدەتوانی تەنیا بۆ بەدەستهێنانی نمرە و بڕوانامەی زانکۆ کار بکات، بەڵکو ئەو چووبووە زانکۆ بۆ ئەوەی لە نهێنیەکان و نەزاندراوەکان تێبگات و بەهۆی توێژینەوەکانی زانکۆوە بگاتە حەقیقەتگەلێک تا خزمەتی مرۆڤی تورکیا و هەموو مرۆڤایەتی پێ بکات. کەواتە بێشکچی هەر لە سەردەمی زانکۆوە لە سیستەمی زانکۆ و ئەکادمی ئەنقەرە یاخی بوو. ئەمە تا خۆی بەم شێوەیە باس لەو یاخیبوونەی خۆی دەکات. لە بری ئەوەی گوێڕایەڵی دەوڵەت و باوەڕە فەرمیەکان بم زیاتر پابەندی زانست و ڕێکارەکانی بووم. کورتکە یەکێک بوو لە کێشە بنچینیەکانی تورکیا، ئەو ئاریشەیە هیچ کەسێک نەیدەویست خۆی لە قەرەی بدات و لە هەمبەری چاویان لێدەنووقاند، وەک ئەوەی پرسگرێکی وەها نەبوو بێت یاخود با بڵێن جەسارەتی ئەوەیان نەدەکرد لە مژارەکە بچنە پێشەوە، بەڵام من پرسی کوردم بردە ناو زانکۆ تورکیەکان. کەواتە پرسی کورد لای ئیسماعیل بێشکچی پرسێک بوو پەیوەندی بە ئەکادمیەت و توێژینەوە زانستیەکانی ناو زانکۆوە هەبوو کە لە زانکۆی وڵاتی ئەودا بە شێوەیەک دەخوێندرا تیرۆر بەرهەم بهێنێت. جگە لەمەش ئەم پرسە زانستیە مرۆڤایەتیە لە زانکۆکەی ئەودا بە هیچ شێوەیەک بۆی نەبوو پەنجەرە بەسەر ئازادی و مافانەتەوەیەکانی کورد و ئەرمەن و ئاشووری و عەرەب بکاتەوە. بۆچی؟ چونکە ئەم کارە لای حکوومەتی تورکیا هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بوو بۆ سەر ئاسایشی نەتەوەی تورک. بۆیەش بەو فەیلسوفەیان گوتبوو ئاگادار دەکەینەوە و باش بزانە ئەگەر پرسەکە نیشتیمان بێت زانست لاوەکیە. لە وەڵامی ئەوەدا ناوبراویش چاوی لە ناو چاوی دەسەڵاتی زانکۆ نابوو ئاوا بەرسڤی دابوونەوە. من کە سۆسیۆلۆگ و ئەکادیمیم، زانست و باهای پرسە ئەکادیمیەکان لای من بە پلەی یەکەم دێن و گرنگترن لە چاو ئاسایشی نیشتیمانی. دەبێ وسکت بیت ئەی ڕۆشنبیر ئەی کۆمەڵناس. بێشکچیان زیندان کرد. نازانم چەند مانگ، هەر سوودی نەبوو دەستی پێکردەوە. دیسان گرتیان و خستیانەوە زیندان، نازانم چەند ساڵ. هاتە دەرەوە و هەر وسکت نەبوو. دەبێ وسکت بیت ئەی سۆسیۆلۆگ. هەر وسکت نەدەبوو، باشە چ بکەین؟ ئەو پرسیارەی ڕۆژێک لە کۆمەڵناسێکی ناوداری تورک کردبوو. نیهاد ئاتسز 1905 تا 1975 کە سۆسیۆلۆگ و بیرمەندێکی ساڵانی خوێندکاری بێشکچی بوو، بەم شێوەیە وەڵامی پرسیارەکەی دابەوە. باشترین شت وایە کە تۆش و منیش و هەموو کۆمەڵناس و ڕۆشنبیر و ئەکادمیەکان خزمەتی یەک ئامانج بکەین بە دەوری ئاگردانی نەتەوەی تورکیدا، ئەویش ئامانجی پیرۆزی کەمال ئاتاتورکە دەڵێ تورکیا تورک لەرەندر. ئیسماعیل بێشکچی لە ناو هەموو سۆسیۆلۆگ و ئەکادمی و فەیلسوفە تورکەکانی سەردەمی خۆی بێوێنە و جەسوورانە و بێهاوتا بوو لە داهێنانی بواری توێژینەوە مرۆڤناسی و کۆمەڵناسیەکاندا. بێشکچی توانی پایە و پلەیەکی باڵا و درەوشاوی هەبێت لە مێژووی فەلسەفە و بیری کۆمەڵناسی لە تورکیای 100 ساڵی بەر لە سەدەی 21. فەلسەفەی مافی مرۆڤ و کۆمەڵناسی لە سەردەستی بێشکچی پێشکەوتن و گۆڕانکاریەکی مەزنیان بەخۆوە بینی. تەنانەت بەرهەمەکانی بوونە سەرچاوە نەک تەنیا بۆ کوردناس و ڕۆژهەڵاتناس و ئەکادمیەکانی وەک چۆمسکی و مارتین ڤان برۆنسۆن و کریس کۆچێرە، بەڵکو بۆ سەرۆک دەوڵەتەکانیش بێشکچی ناوێکە سام و سۆزی خۆی هەیە. ئیسماعیل بێشکچی چوارەم تاوانی کوشتنیشی بە کوشتنی تیۆری کەمال ئەتاتورک ئەنجامدا. ئەمەش لە ڕێگای بڵاوکردنەوەی چەند کتێبێکی بە ناونیشانی کوردستان کۆلۆنیەکی نێودەوڵەتی و چەندانی دیکە. بۆیە ئیسماعیل بێشکچی لەسەر ئەو چوار تاوانە 100 و نازانم چەند ساڵ بڕیاری زیندانیکردنی بۆ دەرچووە لە تورکیە. هیوادارم خوا سەلامەتی بکات لە دەست شەڕ. فەرهاد پیرباڵ، هەولێر 24/4/2022. بۆ ئیسماعیل بێشکچی، شێرکۆ بێکەس.
دارێ وتی ئێمە ئێستا کە ناتوانین شەقامێکی دیار بەکرد بە ناوی تۆوە ناو بنین. گوڵێ وتی ئێمە ئێستا کە ناتوانین باخچەیەکی نێو قامیشلی بە ناوی تۆوە ناو بنین. شعرێ وتی ئێمە ئێستا کە ناتوانین کتێبخانەیەکی سابڵاخ بە ناوی تۆوە ناو بنین. بەردێ وتی ئێمە ئێستا کە ناتوانین پەیکەرێکرد لە سنگی بابە گوڕگۆڕدا بۆ داتاشین. دوایی کوردستانی ژووتی ئەوەی ئێستا کە ئێمە ئەتوانین بیکەین هەر ئەوەیە. وەک گوڵ و شعر و ئازادی لە گیانماندا هەڵدگرین. بەداخەوە بێشکچی لە نزیکەوە ناناسم حەیف تاکو ئێستا دەرفەتی ئەوەم بۆ نەڕەخساوە لە نزیکەوە ئەو مرۆڤە ببینم. بەڵام زۆرێک لە نووسین و وتارەکانی بخوێندووەتەوە، لەوانیش گرنگتر کەسایەتی سەربەرزی بێشکچی و هەڵوێستی ئازایانەی لە دڵی گەلی کورددا سەکۆیەکی بۆ خۆی دەستەبەر کردووە. بە بڕوای من لەم ڕۆژگارەدا و لە ناو نەتەوە سەردەستەکاندا نمونەی مرۆڤی وەکو بێشکچی یەکجار دەگمەنە. مرۆڤێکی وەها کە ژیانی خۆی پێشکەش بە پاراستنی نەتەوەکەی من کردووە. هەردوو چاوی خۆمی پێشکەش بکەم هێشتا هیچم نەکردووە. ئەم جۆرە مرۆڤانە لە داستانە گەورەکان لە گەورە کەسایەتیەکانی ناو مێژوو دەچن. ئەو مرۆڤە خۆی لە خۆیدا ژیانی خۆی ڕێکترین و جوانترین شعرە. پێشەکی چۆن سەیری ڕابردوو دەکرێ، چۆن ڕاوەی گوزەشت دەکەین. هەر مرۆڤێک لە ڕابردوویدا زۆر یادەوەری و چیرۆکی هەیە. ئایا ئەوانە چۆن تۆمار و گەنگەشە دەکرێن؟ چونکە ئەو بیرەوەری و حکایەتانە لە هۆشی ئینساندا بە شێوەیەکی تێک هەڵپڕژاو ماونەتەوە. لەبەر ئەوەی ئەوانە وەک بەندکراوان لە مێشکی مرۆڤدا. بۆیە نووسینەوە ڕاستترین و ساغڵەمترین ڕێگایە بۆ ئەوەی گیان بەبەر یادەوەریەکان بخەینەوە و تۆماریان بکەین. ساتێ دەست بە نووسینەوەی یادگاری و چیرۆکەکانمان دەکەین، ئەو بەشەی مێشکمان کە ئەمانەی تێدا پارێزراوە دەرگایان بەڕوودا دەکرێتەوە و یادەوەریەکان یەک لە دوای یەک لێەوە دەردەچن. چەندی زیاتریش بنووسینەوە دەرگاکە زیاتر دەبێتەوە و یادەوەری و بەسەرهاتی ئەو بوویێرانەی بە سەرمان هاتوون لە پشت هەفت و خێراتر سەردەردەهێنن. چونکە دەشێ بە نووسینەوە خۆمان بگەێنینە قوڵایی بیری زیهنمان و تەواوی یادەوەریەکانمان زیندوو بکەینەوە. لە پێڤاژۆی ئەو نووسینەوەدا بە شێوەیەکی سروشتی بەڵگەکانی ژوەبیر دەهێنینەوە و دەیانخەینەوە ناو ڕۆژەف. بەو شێوەیە یادەوەریەکان لە ماوەی نووسیندا خۆیان فرەتر دەکەن. نووسین و بیرئانین و بەڵگاندن بە کارلێکردنیان لە یەکتر وا دەکات ڕێگایەکی ڕاستتر و چاکتر بدۆزینەوە بۆ هەڵسەنگاندن و سیرکردنی ڕابردوو. لەم پەرتوکەدا بیرەوەریەکانی سەردەمی منداڵیم و لاویەتیم نەنووسیوەتەوە، لەگەڵ ئەوەی بێد و دڵی ئەوانیش گرنگن. لێ شوێنی ئەوان لە کتابێکی دیکەدا دەکەمەوە. ئەو یادەوەریانەی بەردەستان لە نێوان ساڵانی 2019 تا 2020 ئامادەکراوە. شێوەی خامی نووسینەکە بە چەندان شێواز چەندان جار بۆ هەر یەکە لە ئیبراهیم گوربز و ڕۆشن ئەرسەلان و جەلال تەمەل و تەڵعات ئینانش و ئیبراهیم کوڕەکان نێردراوە و دواتریش بیر و بۆچوون و هەڵسەنگاندنی ئەوانی لەسەر وەرگیراوە. دەمەوێت لێرەدا ئاماژە بە خاڵێک بکەم سەبارەت بە ناوی پەرتوکەکە. زیاتر لە 50 ساڵ لە ماوەی دادگاییەکاندا بەردەوام گرنگی و گەورەی زانستم دووپات کردووەتەوە. جا ئەمەم لە بەشی زانستە مرۆڤایەتیەکان و زۆر بەشی دیکەش گوتووەتەوە. بەردەوام ڕۆڵ و کاریگەری زانستم لە دانیشتنەکانی دادگادا هێناوەتە زمان و ڕۆڵیانم بەرز نرخاندووە. بۆیە لەو چوارچێوەیەدا هەردەم پەنجەم خستووەتە سەر ئەوەی کورد و کۆمەڵگای کوردی و کەلتورەکەی دەکرێت بە ڕێگا و ڕێکارە زانستیەکان توێژینەوەی لەبارەوە بکرێ و شڕۆڤەی دۆخەکەی بکەین. وەلێ لەو سەروبەندەدا هەر یەکێک لەوانەی زمانیان لێدام یان هێزە ئەولەکاریەکان و داواکارە گشتیەکان یانیش دادگاکان یان ئەوە تا ئەوانەی بەهۆی ئەوەی باسی کوردم کردووە و ناڕەحەت بوونە یان ئەوانەی بەهۆی پرسی کوردەوە کاردانەوەیان هەبووە دەستیان بە گوتنەوەی ئەوە کرد ئەگەر پرسەکە نیشتیمان بێت زانست لاوەکیە. بەمەش لە هەوڵ و تەقەلای ئەوەدان ئاست و گرنگی زانست کەم بکەنەوە. بۆیە لە زۆر بەشی ئەو پەرتوکەدا وەڵامی ئەو ڕەخنانە دراونەتەوە و دژی ئەو تاوانبارکردنە چەندان بەرگری جیاواز دەکەوێتە بەرچاو. ساڵە و مژارەدا ڕوانین لە تیۆری نکۆڵیکردن لە کورد و دۆخی کۆمەڵایەتی و پەیوەندیە سیاسیەکانی بەر لە 56 ساڵەی هاوکارمان دەبێت بۆ ڕۆشنکردنی ئاسۆی بەردەممان.
بۆیە یادەوەریەکان بریتیە لە ڕەخنەگرتن و بەرگریکردنی زانست بەرامبەر بە هەڵسوکەوتی ئەو ئایدۆلۆژیا فەرمیە. دکتۆر عەبدوڵڕەحیم ئۆزمەن کەدێکی زۆری لە ئامادەکردنی ئەو پەرتۆکە کێشاوە و ڕەنج و ماندووبوونی پشتگوێ ناخرێ، بۆیە بەو بۆنەیەوە سوپاسگوزاریانم. لە ئامادەکردنی بەشەکان و ڕیزبەندیاندا دکتۆر جان شەکەر زۆر ماندوو بوو، سوپاسی ئەویش دەکەم. هێزی من لە تێپەڕاندنی هەموو ئەو ڕوودا و مافخوراویەی بەهۆی نووسین و پەرتوکەکانم بەسرم هاتوون هەر لە ئامادەکردنیانەوە تا دوای بڵاوبوونەوەی یان و کاردانەوەکانی لە سایەی لەمان بێشکچی هاوژینم بووە. ئەو گڕوتینەی وای کرد بەسەر ناحەقی و بوویێرەکاندا سەر بکەوم بێشک بۆ ئەو دەگەڕێتەوە، چونکە بەرگەی زۆر ڕووداوی گرت کە بەو هۆیەوە پێیدا تێپەڕین. ئەو پەرتوکەش پێشکەشی ئەو دەکەم کە ماوەیەکی زۆر کەمبەر لە ئێستا هاوسەری خۆشەویستم لەمان بێشکچیم لە 12/4/2021 لەدەستدا. ئیسماعیل بێشکچی 2021 ئەنقەرە. ئەوەی لە سربەخۆیی زانکۆوە لە سەرمە. بەراوردی ئەوە ناکرێت لە نێوان ساڵانی 1950 تا 1960 ڕێژەی خوێندنی مناڵ و گەنج لە قۆناغەکانی خوێندنی ناوەندی و ئامادەی و زانکۆکان بەراورد بە ئەمڕۆ چەند کەمتر بوو. بە تایبەتی شتێکی زۆر دەگمەن بوو لە شار و شارۆچکە بچووکەکانی ئانادۆڵ و ئەگەر کەسێک لە زانکۆ با یاخود بەشی زانستە مرۆڤایەتیەکانی خوێندبە. قوتابیانی ئەوێ سەردەمێ بە تایبەتی ئەوانەی لەسەر ئەرکی دەوڵەت خوێندبایان بە ڕێژەیەکی بەرز کەسانی ڕاستگۆ و بەنەمەک بوون بۆ گەل و وڵاتەکەیان. ئەوان بەو شێوەیە دەردەچوون و خوێندنیان تەواو دەکرد، بۆیە لە دام و دەستگا جیاوازەکانی دەوڵەت دەبوونە فەرمانبەر و ئەرکەکانیان وەک پێویست جێبەجێ دەکرد. من لە کۆتاییەکانی ساڵی 1950 لە شارەدەیەکی بچووکەوە بۆ خوێندنی کۆلێژی زانستە سیاسیەکان چوومە زانکۆی ئەنقەرە لە پایتەختی تورکیا و لە کاتی خۆیشی خوێندنم تەواو کرد. بەرامبەر بەو دەرماڵیەی بۆ خوێندنی زانکۆ وەرم دەگرت ڕاستە و خۆ دەستم بە خزمەتی ناچاری کرد. دوای ماوەیەکی کەم ئەرکی سەربازی ناچاریشم تەواو کرد. وەلێ لە بڕی پۆستە کارگێڕی و دیپلۆماسیەکان بەو ڕوانینەی زانست هێمای بۆ کورد بوو بۆ ڕووداوەکانی دەوروبەرم بە میتۆدێکی زانستیانە ویستی تێگەیشتن و ڕۆشنکردنەوە پاڵی پێوەنام بۆ هەڵبژاردننی هەوەس و مەراقی کاری ئەکادمی. وەلێ لە توێژینەوە زانستیەکانمدا جگە لە بابەتە باوەکان پرسە مەترسیدارەکان زیاتر سەرنجی منی بەلای خۆیدا کێش دەکرد. لە بری ئەوەی گوێڕایەڵی دەوڵەت و باوەڕە فەرمیەکان بم زیاتر پابەندی زانست و ڕێکارەکانی بووم. کورد کە یەکێک بوو لە کێشە بنچینیەکانی تورکیا ئەو ئاریشەیە هیچ کەسێک نەیدەویست خۆی لە قەرەی بدات و لە هەمبەری چاوێن لێدەنوقاند وەک ئەوەی پرسگرێکی وەها نەبوو بێت یاخود با بڵێن جەسارەتی ئەوەیان نەدەکرد لە مژارەکە بچنە پێشەوە. بەڵام من پرسی کوردم بردە ناو زانکۆ تورکیەکان بە دڵنیاییشەوە ئەوانەی بە مژارەکەەوە پەیوەست بوونیانە لەگەڵدام و دەستگا فەرمیەکان بەرامبەر بەو هەنگاوە دەستەوەستان نەبوون. بۆیە دوای 1-2 هەوڵی زانستی لەو شێوەیە کۆتایی بە ژیانی ئەکادمیم هێنرا. کاتێک وەکو قوتابیەکی دژە باوی بەشی زانستە سیاسیەکانی زانکۆی ئەنقەرە لە دادگایەکەوە بۆ دادگایەکی دیکە بەرگریم لە دۆسیەکانم دەکرد لە بەندیخانەیەکەوە دەگوازرامەوە یەکێکی دیکە. زۆرینەی هاوڕێکانی خوێندن و هاوپیشە ئەکادمیستەکانم لە زۆر دام و دەستگای جیاواز پلەی باڵایان وەرگرت بوو. هەندێکیان ناونیشانی باڵای ئەکادمی و هەندێکیان بوونە بەرپرسی باڵای کارگێڕی حکومی و تایبەتی. بەشێکشیان ببوونە دیپلۆماتی باڵای وڵات. ئەو یادەوەریانەی لەم پەرتوکەدا نووسیومەتەوە و خستومەتە بە ڕۆشنایی وەک ئەوەی لەسەرەوە سەرنجم خستە سەر بەشێکی کورتن لەو بەسەرهاتانەی لە ڕێگای ژیانی ئەکادمی بەسەرم هاتووە. چونکە نووسینەوەی ئەو پێڤاژۆ درێژە بە ورد و درشتیەوە زۆر ئەستەمە. بە تایبەتیش کە بەشێک لەو دادگایی کردنانم لەگەڵ بەشێک لە ڕووداوەکان لە بەشێک لە پەرتوکەکانی پێشووترم نووسیوەتەوە. ئەوانەی لێرەدا دەیخوێندنەوە لەگەڵ ئەوەی لە هیچ شوێنێکی دیکەدا نەنووسراوەتەوە، بەڵام بەشێکیان هەندێک لە نووسینی ئەم دوایە نەمن. دوای دووبارە لە بێژەنگدانەوەیان هەم دیسان لێرە شوێنم بۆ کردوونەتەوە. بەر لەوەی بچمە سەر بیرەوەریەکان مژاری سربەخۆیی زانکۆکان کە لە تورکیا زوو دێتە بەرباس سەبارەت بەو بەشەی بەرمن دەکەوێت دەمەوێت بە 2 نمونەی دژبەر باسییان بکەم. 2 کەڕەت سربەخۆیی زانکۆ بەرامبەرم خرايە بواری جێبەجێکردنەوە هەردوو جاریش بوومە گەواهیدەری 2 جۆرە جیاوازەکەی. یەکەم لە 20مین ڕۆژی مانگی هەفتی ساڵی 1970 کاتێک بڕیاری کۆتایی پێهێنانی ژیانی ئەکادمیم دەرچوو ینی کاتێک فەرمانی دەرکردنم لە زانکۆ دەرکرا
دۆسیەیەکمان کردەوە بۆ ئەوەی تانە لە بڕیارەکە بدەین بۆ ئەوەی داوای وەستاندن و ڕەتکردنەوەی داواکەی سرم بکەین لە دادگای باڵای کارگێڕی لەسەر ئەو بنەمایە دادگای باڵای کارگێڕیش بڕیاری وەستاندنی پێواژۆی دۆسیەکەی دەرکرد بەڵام زانکۆکەم ئەو بڕیارەی نەخستە واری جێبەجێکردنەوە. ساڵی 1970 لێکۆڵینەوەیەکی کارگێڕیم لەسەر بوو بەڵام هیچ دۆسیەیەکی لێکۆڵینەوەی دادگای تاوانیم لە هەمبەر نەکرابووە. لەوێ سەردەمێدا مادەی ژمارە 4936 قانونی زانکۆ جێبەجێ دەکرا. لەوێ دەمێدا بەپێی یاساکە هیچ ڕێگایەک نەبوو بۆ ئەوەی کۆتایی بە ئەرکی ئەکادیمیم بهێنرێت وەلێ بەپێی ماوەی دیاریکراوی دۆسیەکەم ئاماژەیان بە بربەستەکانی تەواو نەکردنی دکتۆراکەم کردبوو. چونکە ئەگەری ئەوە هەبوو پرسی دەرکردنم لە زانکۆ بێتە پێشەوە و ببێتە ڕۆژەفی ژیانی زانکۆم. لە داواکاری ڕەتکردنەوەی دۆسیەکەمدا ئەوانە بەڕوونی نووسرابووە و باسییان لێوەکرا بوو. لە سەروبەندی دۆسیەکەدا دادگای باڵای کارگێڕی بەو شێوەیە بەرگری لە پرسەکە کرد. بەپێی مادەی 4936 لە یاسای زانکۆکان پەیوەستی لایەنی دیکەنین جگە لە وەزارەتی پەروەردە هەروەها سربەخۆش نین. بۆیە لەم ڕوانگەیەوە دەشێ هەموو کردە و لێپێچینەوەیەکی کارگێڕی ئەنجام بدرێت. دووەم، لە سەردەمی ڕژێمی 12 ئازاردا لە فەرماندەیی دۆخی لە ناکاوی سەربازی دیاربەکر دەست بەسەر بووین. لەوێ لەگەڵبوونی چەندان مامۆستا و فەرمانبەری فەرمانگەی ناسنامە و بەڕێوەبەرایەتی تاپۆ و تەندروستی برادرێکی زانکۆی ئاتاتورک لەوێ بوو بە ناوی ناجی گورشین. ئەویش لەوێ وەک ئێمە دەست بەسەر بوو. لەوێ سەردەمێدا بەپێی مادەی ژمارەی 657 یاسای فەرمانبەرانی حکومی ئەوانەی دەست بەسەرن تا بڕیاری دادگایان بەسەردا دەسەپێنرێت دەبێت دوو لەسەر سێی موچەکانیان وەرگرن. منیش لەوێ ئەو ڕێکارم زانی وەک برادرانی دیکە ناجیش موچەکەی خۆی بەو شێوەیە وەردەگرت. دوای ئەوەی لە برادرانەوە بۆ مافەی خۆم کەوتمەوە منیش نامەیەکی داواکاریم بۆ ڕاگری کۆلێژی زانستە سیاسیەکانی زانکۆی ئەنقەرە نووسی. لەوێدا نمونەکانی ئەویشم باس کرد و داوای پێدانی موچەکەم کرد. دوای نزیکەی 2 هەفتە وەڵامی نامەکەم بەم شێوەیەی خوارەوە بۆ هاتەوە. ئێمە زانکۆیەکی سربەخۆین وەلێ ئەو نمونانەی تۆ لە نامەکەتدا باست کردەوە تایبەتە بەو دام و دەستگایانەی سربەخۆنین. لە زانکۆ سربەخۆکەی ئێمە هیچ ڕێکارێکی لەو شێوەیە نییە بۆ جێبەجێکردن. وەلێ ئەگەر لە کۆتایی دادگاییکردنەکەتدا بڕیاری ئازادکردنت دەرچوو دەتوانی تەواوی موچەی کەڵەکە بوت بە یەکەوە وەربگریت. وەک ئەوەی ئێوەش خوێنتانەوە زانکۆی ئاتاتورک بە گوتنی ئێمە سربەخۆنین و سەر بە وەزارەتی پەروەردەین لە زانکۆ بڕیاری دەرکردنم دەدەن و بڕیاری دادگای باڵای کارگێڕی جێبەجێ ناکەن. هەرچی زانکۆی ئەنقەرەیە و بە گوتنی ئێمە زانکۆیەکی سربەخۆین و لای ئێمە هیچ ڕێکارێکی لەو شێوەیە نییە بۆ جێبەجێکردن ئەوەیان ڕەت کردەوە تا دوو لەسەر سێی موچەکەم پێ بدەن. ئەگەر دام و دەستگا سربەخۆکان ئاوا مامەڵە لەگەڵ فەرمانبەرانیان بکەن ئەو کارەی دەستگا سربەخۆکان دەیکەن زۆر سەرسوورهێنەرە. ڕەنگە بە ئەگەرێکی زۆر ئەو جۆرە بڕیارە میزاجیانە تەنیا بۆ من و کەسانی وەک من جێبەجێ بکرێت. لە سەردەمی ڕژێمی 12 ئازار دادگای سەربازی و دۆخی لە ناکاو لە ئیستانبول و ئەنقەرە و ئیزمیر و ئەدەنە هەبوون. لەو دۆسیانەی لەو دادگایانە دادگاییکردنیان بەڕێوەچوو زۆر دۆست و برادر دەست بەسەر کران. بەڵام زۆربەی سزاکانی ئەو برادرانە لە دادگای باڵای سەربازی بوو بۆیەش بڕیارەکانیان یەکلایی نەکرانەوە. کاتێکیش لە هاوینی 1974 بڕیاری لێخۆشببوونی گشتی دەرچوو هەموو دۆسیەکان لە دادگای باڵای سەربازی بوو. یانیش لەبەر تێکچوونی دۆسیەکانیان سەر لە نوێ فایلەکانیان لە بەردەم دادگا بوو. هەرچی تایبەت بوو بە دۆخی من وەک کەسێک کە تازە دەرکرابووم و ئەوانەشی سزاکەیان یەکلایی نەکرابووەوە دوای ئەو لێبوردنە گشتیە دەیانتوانی بگەڕێنەوە سەرکارەکانی خۆیان. وەلێ من تاوانبار کرام و سزاکەم دەرکرا لەگەڵ ئەوەشدا بەهۆی ئەوەی لە دوو زانکۆی جیاواز بەهۆی جیاوازی شێوەی سربەخۆیی ئەوان لە سربەخۆیی کارگێڕی لە مافە تایبەتیەکانم بێبەش کرام و نەمتوانی بگەڕێمەوە سەرکار و پیشەی خۆم. لێرەوە دەمەوێ باسی جیاوازی بابەتی زمان لێدانم بکەم لەو دوو زانکۆیەدا. لەو پەرتوکەدا لەژێر ناونیشانی زانست و سیخوڕەکان سیخڕ و گەواهیدەرەکان لەگەڵ جوڵانەوەی نەتەوەی ڕزگاری بەنگلادیش و کورد باس لە زمان لێدان و سیخوڕیەکانی کۆلێژی زانستە سیاسیەکانی زانکۆی ئەنقەرە و ئاتاتورک دەکەم. وەلێ لە نێوان وان دوو زمان لێدانان جیاوازیەکی گرنگ هەیە. ئەوانەی لە زانکۆی ئاتاتورک زمانیان لێدان بە شانازیەوە ناسنامەکانی خۆیان ئاشکرا کرد.
وەلێ ئەوانەی لە کۆلێژی زانستە سیاسیەکانی زانکۆی ئەنقەرە زمانیان لێدام پێداگیری ئەوەیان دەکرد تا ناسنامەکانیان بڵاو نەکرێتەوە بۆیە نازانین ئەوان کێبوون بەڵام بەو شێوەیە کەسانی سربە زانکۆکان و ئەو زانکۆیە تەنیا لە پرسی سربەخۆیی نا بەڵکو و هاوکاتدا لەسەر توێژینەوەکان و نووسینەکانیاندا لە ژێرخانی خۆیاندا دیار نییە زمان لە چه ئەکادمیستێک دەدەن بۆ لایەنی کارگێڕی و حکوومەت و داواکارە گشتیەکان چونکە ئەوان دەربارەی زمان لێدان خاوەنی دابوونەریتی جیاوازن.